یانەی نەورۆز بێ پشتیوان نییە. سەرۆکوەزیران مەسرور بارزانی نەیهێشت مەشخەڵە بە گڕەکەی یانەی نەورۆز بکوژێتەوە و بۆ پشتیوانی لە یانەی نەورۆز و بەرزەوانبوون لە چالاکیەکانی بڕی 450 ملیۆن دیناری بەو یانەیە بەخشی. ئەمە گەرمترین بابەتی ئەمڕۆ بوو کە سەرجەم کوردستان و لایەنگرانی یانەی نەورۆزی دڵخۆش کرد. دوای ڕووداوەکەی 22 ئاب کە هێزەکانی یەکێتی هێرشیان کردە سەر لالەزار و دواتر پارە و بوجە یانەی نەورۆزیشان برد، ئەم یانەیە تووشی داڕمانی دارایی بوو نزیک بوو یانەکە پاشەکشە لە خولی عێراق بکات. بەڵام بەدڵسۆزی کەسانێکی خەمخۆر لە هەولێر بڕێکی یارمەتی بۆ یانەی نەورۆز کۆکرایەوە و لە نوێترین پێشهاتدا سەرۆکوەزیران مەسرور بارزانی هاتە سەرهێڵ و بڕی 450 ملیۆن دیناری وەکو پشتیوانی بە یانەکە بەخشی و ئەم یانەیەی لە کەوتن ڕزگار کرد و دڵخۆشی و دڵگەرمی بە یانەکە و سەرجەم هاندەران و خەڵکی سلێمانیدا. یارمەتیدانی یانەی نەورۆز لەلایەن سەرۆکوەزیرانەوە هەڵگری چەندین پەیامی گرنگ و جۆرە و جۆرە کە یەک لەوانە ڕۆحی کوردستانی بوون و جیاوازی دانەنانە لە نێوان یانەکانی کوردستاندا، چونکە یانەی نەورۆزیش یەکێک لە یانە بەتوانەکانە و پێویستە وەکو یانەکانی دیکە خزمەت و هاوکاری بکرێت. بەم کارەش سەرۆکوەزیران مەسرور بارزانی نیشانیدا کە یانەی نەورۆز بێ پشتیوان نییە و بێ پشتیوانیش نامێنێتەوە.